باشە خۆشەویستانی ئارام ئەحمەد، سڵاو و ڕێز بەڕێزان. وەزەکەمان خراپە. وەڵا باشە خۆشەویستانی من، ئازیزان بەخێر بن، سەرچاو. هیوادارم کە زۆر باش بن. حرمەتێکی زۆر بۆ هەموو لایەکتان. زۆر داوای لێبوردنەکەم کە تۆزێک نا بەڕاستی نەخۆشم. ئێوە دوور بن لە دەرد و بەڵا، تووشی ئەم پەتا قۆڕە بووم بەڕاستی 4 ڕۆژێکە. ئەیتر وەزعی دەنگ و قوڕگ و فڵان و فیسارم هەمووی ناجێگیرە. خوا پێغەمبەر ئارامەحمەد بپارێزێ، ئینشاءڵڵاه بیپارێزێ. هەمووتان بەخێر بن، سەرچاو. هەموو شتێ باشە بەڕێزان. سڵاو سەرچاوەکانم، قوربانی ئێوە. عەزیزان، ویستم پێتان بڵێم کە ئەم هەفتەیە ئاگاتان لەم پەیجە و لە ئەکاونتەکە بێ، چونکە تەسەورەکەم هەموو شەوێ من سەعاتی 9 بە کاتی ئەوروپا و 10 بە کاتی کوردستان کۆمەڵێک قسە و باس کەم. ببورن کە زۆر دەست بۆ لوت وشتم بەرم بەلاتانەوە ئاسایی بێت، چونکە دەنگشتم ئاوایە ئێستا. مەجبوریش نەبوومایە بەڕاستی قسەم ناکرد بۆ مەسەلەی هەڵبژاردن و شتانە. بەخێر بن سەرچاو خۆشەویستان. ئیتر ئەم هەفتەیە تەسەورەکەم کە زۆربەی شەوەکان یا ڕەنگە هەمووشی بەرنامەم هەبێت. با قوربانی ئێوە، زۆر سپاسانەکەم ئازیزانی من، زۆر سپاسانەکەم. ئەم شەو لەسەر هەندێک قسە ئەکەین شەو بە شەو، مەسەلەن لەسەر عینەکان، لەسەر یەکێتی، لەسەر پارتی، لەسەر جەماعەتی شاسوە، لەسەر لاهوری شێخ جەنگی، لەسەر ئەمانە ئەم هەفتەیە هەمووی قسە و باسمانە بێ و وەڵاممان بە کۆمەڵێ مەواضع ئەدەمەوە وەکو تەسەوری خۆم لە حەقیقەتە. و هینیش ئەەکەم ئەم شەویش لەسەر ئەو کێشانی ناو گۆڕان و دانای ئەحمەمەجی و دوای ئەوە دانای قیتار و هەڤاڵ ئەبوو بەکر و ئالم بابەتانە کۆمەڵی قسە و باسمە بێ. وە کۆمەڵی زانیاری پێتان ئەڵێم بە هەموو لایەکتان. هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایەک بگەێنم و دەعوەتانەکەم ئەم هەفتەیە ئاگاتان لە پێیج و ئەکاونتەکەم بێ، چونکە ئەمەوێت هەموو بیر و بۆچوون و ڕاکانی خۆم بڵێم کە لەم ماوە پێشوەیە بە قوربانی ئێوە، لەم ماوەی پێشوە کە بانگەشەی هەڵبژاردن بووە، من نەچوومە ناو بانگەشەوە، نامێ بڕۆمە ناو بانگەشەوە، بەڵام بە هەر حاڵ دوجار ڕە و بیر و بۆچوونی خۆم ئەڵێم و ڕەخنەی خۆم هەیە لە پارتی و بنەماڵی بازانی، لە پاڤڵ تاڵەبانی، لە یەکێتی نیشتیمانی، لە شاسواری بەرسپلێت کە بۆ خۆی بانگەشەیەکە، لە هەمویان قسەم هەیە. جایتر ڕەکانی خۆم ئەڵێم چێ پێ خۆشە خێر عەلا خێر، چێ پێ ناخۆشە مشیرەی خۆیەتی، چونکە ئەمەی دوجار ڕە تۆ ئازادی ڕە چۆنە، منیش ئازادم کە ڕەم چۆنە بەڕاستی، و هیچ ئەمەش لە دۆسایەتی و لەوانەیش نابێکم کاتەوە. ئەو عەقڵی جەلالی و مەلایی تووڕن، ئەگەر لەگەڵم بووی پیاوی چاشی، ئەگەر لەگەڵم نەبووی ئەوە تۆ پیاوی خراپی. عەزیزان، طبعا بەداخەوە کە یەشێتی هەردوو پەیجەکەی منی داخست ترسا لە دەنگی من لە کاتی ئەم هەڵبژاردنانەیە بەڕاستی هەموو هەوڵی خۆیدا ئەوەیان کرد، بەڵام دیسانیش ڕاستیەکان هەر بۆ خۆی دەرەکەوێت لە واقعە. و پاشان من لەسەر ئەم مەسەلەی پوشبرنجی و لە فەفرۆش و فڵانە فیسارە قسە ناکەم، بەڵام وەکو کەسێک پێیان ئەڵێم کە بەڕاستی هەر کەس ئازادە دەنگ بە یەکێتیەیە، ڕێکلام بۆ پارتیەکە دەنگ بە کامیان ئەدا، ئەمە بەڵام ئێوە خەڵکانێکی کار و کاسبن چی داناوە بەسەر ئەم بە خۆ بە لۆتیکردن و ئالم بابەتان. ئەمە زۆر عیبە بەڕاستی، یعنی ئێوە لە سێمانیا واکەن کە خەڵک ڕقی لێتان بێ لە واقع. ئەمە ئیشی ئێوە نەبوو، نەدەبوو بەڕاستی ئەو کارە بکەن. ئەمە ئەوە پاشان کۆمەڵێک هونەرمەندێ خۆشەویستان، ئەوانەی کە گۆرانی بۆ پارتی ئەڵێن، بۆ بەرەیگەلی ئەڵێن، بۆ نازانم شاسوار و سروەی ئەڵێن، ئەوەی نازانم بۆ فڵان و فیساری ئەڵێ. ئەمە ئێوە چ هونەرمەندێکن کاکە چۆن وا ئەبێ برای من، ئەمە چییە بەخۆشی کاک فڵان کەس بەڕاستی پیاوی چاشی و تخواوەرە بم دەرێ ماچێ و تۆ زۆر نازانم بێ باشی. کاکە هونەرمەند ئەمە ئیشی نییە عەزیزان، ئەمە کەی ئیشی ئێوەیە تێناگەم. کابرایە گەی نازانم چێ زەبەرلاحێکە گۆرانی بەسەر شاسوارە هەڵێت، بەقەدەر سیانی وەکو شاسوارە بێت، مەگەر بۆ تۆزێ پارە نەبێت، خوا تۆ چی داوە لۆتی باشی دانیشی گۆرانی بەسەر شاسوارە بێت. باشە
اینجارە دوو قسەش لەسەر کوێخادێرین و عتاسەرایی. کوێخادێرین پێم وایە دیبلۆماتە قسەیان لەگەڵا کردووە، ئێمە نەرێکێتی نیشتیمانیمون کاک پاوڵ ئەمە وای کردو ئەوەی کردو کوردستانی کاکە کەسکەتێ تو حیاتان ماوە ئەو حرمەتان ماوە یەخۆ دەسەکەی پاوڵ خۆش بێت. چاک تێڵاتڕێنی کردوون تۆ ڕاوی ناویت ئەوەتەی لە بەریتانیا لێش و هەر ماساوی بۆکەیت. تو دا ناوەشیت خوا کاکە عتاسەراوی تۆ خوا دا ناوەشیت تۆ کاکە لەو مەتارۆ فڕاندیتیان کوتەکبارانیان کردی یەک دانە مانگ لە ژوورەوە بووی دەستماشکردن و پاڕەنەوە داڵانەوە کەسی هاتی لەگەڵ ڕستپاڵدا ڕستمێکی داناوە کۆرە ئەزانی چۆنە وەڵڵا من خەتابارم خۆشەویستان با قورئان من ئەزانی چۆنە زۆر جار ئیشی وا قۆڕقۆڕەکەم بە ناوی بەسەر بۆ نمونە کاکە کارێکی من ڕۆژنامە نووسی و ئالەم بابەتە دیفاع لەوە دیفاع تو خوا ئەمانە ئەوەی پیا دیفاعیان دەکە کاکە تخوا عیب ناکەیتەوە هەڤاڵڵا یعنی کوێخادێرین تۆ چیدا لە بەریتانیاوە تۆ ڕاوەدوونراوی بابە تڕۆ کراوی تۆ سەری پێدا خراوە کەچی لەوە دانیشی ئەدوێ ماساکەی کەچی وەرێ ناگرێت یاک تەلەفۆن بۆ پاڤڵەکەم ئاوا ئەڵێم خاڵە ئەوە من ئارام ئەحمەدم ئەو کوێخادێرینە هاتەوە بۆ سێمانی تێڵاتڕێنیک تا کۆت تۆ کرمانچی گاڵتاکەم بۆ ڕێزانەوە بۆ خۆشیڵێ بەڵام عیبە عی تۆزێ پیاو بن پیا تۆزێ نەجابەتتانەوێت تۆزێ کەسایەتیتانەوێت کەسایەتی بەس ئەوە تەواوی شتێکی تر نەباڕاست طبعا هەڤاڵی هینەڵێم هەڤاڵی پارێزگاری سلێمانی کۆڵەکەیەکە بۆ ڕاگرتنی یەکێتی طبعا لە سەردەمی هەڵبژاردنیشا کاتێکە هەڤاڵ هەڵبژات هەموو ئینەکانی ئەو کاتە ماوە من قەناعەتم پێی نەبوو بە هەڤاڵ نامەیەکی نادبوو بە برادەرێکان نامێکی شەفەهی وتبی تخوا بە کاگاران بڵێن ئەگەر پشتیوانیشم ناکات دژایەتیم نەکە وتم من دژایەتی ناکەم بەڵام پشتیوانیشی ناکەم ئەوە 17 ساڵە پارێزگارە باشە پارێزگارێکە کە هیچ شتێکی نەکردووە بۆ خەڵکی سلێمانی هەڤاڵ ئەبووبەکر نمونەی ناشرینترین و درۆزنترین و لەبلەبانیترین کادری گۆڕانە بەڕاستی ئەمە ڕێک وەکو دانای قیتار و وەکو نازانم کوڕەکەی حەملان و وەکو ئەنم بابەتانێ لەو شاری سلێمانیە خۆشەویستە لە سەردەمی ئەم هەڤاڵ ئەبووبەکرەیە هەرچی سوکایەتی هەیە بەو شارە کراوە هەرچی شاخەیە دزراوە هەرچی گرت هەیە دزراوە هەرچی تەعدا هەیە کراوە ئەو هەڤاڵ ئەبووبەکرە چرکەی لە خۆی بڕیەوە بە خۆی دانیشتووە بەس خەریکی قەتێلەیە لەگەڵ سەفەر و گەشت و گەڕانە باشە بۆیە خۆشەویستان کاتێکە شۆڕشی ئیسلامی ئێران کرا لە ساڵی 1979 لە کاتی پێکێنانی حکوومەتە لەگەڵ کابرایەک بە ناوی بازرگان ئەوە نازناوەکەیەتی لەگەڵ مثلا کۆمەڵە مەشاکیل هەبووە لەو سەردەمەنە بۆ ئێرانیەکان مثلا مجاهیدین لەلایەک تودەیەکان لەلایەک سەربەداران لەلایەک خومێنی خۆی لەلایە چریکەکان لەلایە جا لەو کاتەیە جەماعەتی چوو بوون خەوەغایشیان دروست کردبوو باشە خومێنی ئەڵێ باشە من ئەمانە هەوی ئەناسم بەڵام ئەمانە شوێنم خەوەغایە دروستەکەن ئەڵێ ئەوانش وەڵا کاکە ئەمانە بێتەرەفن ئەویش ئەڵێ وەڵڵی باوکەم ئەمانە بێتەرەف نین ئەمانە بێشەرەفن يعني بێتەرەف یعنی بێلایەن و ئەلم بابەتانە ئەڵێ ئەمانە بێتەرەف نین بێشەرەفن بۆیە منیش لێرەوە بە هەڤاڵ ئەبووبەکر ئەڵێم بە دانای قیتار ئەڵێم بەڕاستی ئێوە بێتەرەف نین بێشەرەفن باشە چونکە تۆ بە دەنگی گۆڕان بۆ 4 ساڵ بووی بە پارێزگای سلێمانی ئەوە 17 ساڵە تۆ پارێزگاری شەرمکەوە ڕاستی شەرمکە عوسمانی حاجی مەحموود سەی وەکو تۆ بکەم بە قوربانی پێڵاوەکانی کاتێککە وەزیری هین بوو ئەمە چییە ناوخۆ بوو خۆی ئیسیقالەیە چوە بۆ ماڵەوە فەتەیەکیش خەبەرم هەیە ئەچون ئەوراقیانە بر بۆی لە ماڵەوە واژۆیکە ڕۆژێ وتەبی کاکە من کەسێ دامێن من واژۆی ناکەمیتر من ئیسیقالەم ماوە تەواو پیاو ئەبێ ئاوای بێ بەڕاستی نەک لەبەر خاتی پۆسێ بڵێ وەڵا من تەلەڤژیری گردەکەی دزراوەکە نیم و تەلەڤژیری گۆڕانیش نیم کە هات نەخوار گردەکەەوە طبعا ئێستا ئەو گۆڕانە ئەسڵەکە ئێستا ئەوەیە کە نەخوار گردەکەەوە ئەوە کە ئێمە 7 ساڵە هاوارەکەین بێتە خوارەوە باش نییە لەبەرەوە ئەوەی کە تۆ بەیان نامەکە دەکە دەڵێ ئێم بێتەرەفم ئەمە بێشەرەفیە بێتەرەفی نییە هەڤاڵ ئەبووبەکر باشە چونکە 500,000 دەنگدەری گۆڕان لە ئیلاقە بە دژایەتی پاتی وێچێتیەوە دەنگیان بە ئێوە داوە بۆچی بۆی خزمەتیان کەن بەڵام تەنها و تەنها خزمەتی خۆتانتان کردیەوە هیچی کەتان پێ نەکرا بەڕاستی ئەمە دانا پاشان دانای قیتاریش هەر بە هەماشکڵ وایە
مثلا سەیکە دانای قیتاکە خۆشەویستان ژنێک کیمیای تەواو کردو کە ناوەکەیم لایە بەڵام ناوەکەی نابن لەبەر ڕێزم بۆ ژنەکە هەساوە کردێتی بە مەسئولی تاقیگاکانی وەزارەتی ئاوادانکردنەوە ئاخر توخوا کیمیا و قیر چی علاقەیان بێتەوەی خۆشەویستان براکەی کردووە بە مەسئولی هەرچی تەندەرات هەیە سەرانەیە هەر کەسێ سەرانە نەیە یەکشتیان نایانی تەندەری ئەم لەولایشیان نایانە بڕاستی اینجا ئازیزان هەمووتان لەبێ ئەوە بزانن کشانەوە لە حکوومەت کۆنفرانسی گۆڕان لە مانگی دووە کە کراوە جڤاتی نیشتیمانی بە زۆینەی دەنگ بڕیاریان داوە کە لە حکوومەت بکشێنەوە خۆ ئەو کاتە دانای ئەحمەدی هەر لە هۆڵەندا بووە کاکە خۆ لە سلێمانی نەبووە خۆ لە فڵانە فیسارەکانە نەبووە ئایلەوە ئێستا وەکو لیدەری گۆڕان هاتووە ئەو بڕیارە جێبەجێ ئەکا کە لە کۆنفرانسەکە یاوتانە کە جڤاتی گشتی داوێتی بەڕاستی ئێوە کە ناکشێنەوە لەبەر خاتی جیفانەکانتانە بەڕاستی نەک لەبەر خاتیشیت ئەوە بۆ بەژۆنی تایبەت ماونێتەوە اینجا ئەڵێ چی هەواڵە بووەکەرە وەڵا ئێمە ئەمانەیە ئەمنیەتی سێمانی تێک نەچێ تۆ چی داخل بەسەر ئەمنیەتەوە هەیە تۆ یا قەتێ لە بڕۆ یا سەفەری کردووە کاکە تو خۆشتی چیت کردووە بەسەر ئەوە کاک لەو سلێمانیا 1 ملیۆن شەق لە خەڵک بدێت تۆ لەسەرکی چی نەقەچی پێزی کەی تۆ وێراتە تەدەخل لێشەکە کاکە بابا من لە بیرمە گردەکەیان دایە بەرفی شەک تۆ یە قسە نەکرد ئەو شوی کە لاوی شێرجەنگی تەلەفۆنی بۆ من کرد لە دوایە 2 ملیۆن جنێر بە منیان ئارام ئەحمەد ماسایی کرد بۆ لاوی شێرجەنگی بە شەرتێکیش ئەوە خاڵی بەهێزی من بوو کە هەلاهو تەلەفۆنی بۆ کردم کە هاوتەرێکی کێتی بووە ئەوە خاڵی بەهێزی من بوو بەڕاستی بەڵام پێیان ناخۆش بوو کە ئارام ئەحمەد ئاوا کەسایەتێکی وای هەیە ڕێزی ئەیگیرێ ئەمیش ڕێزی خەڵکەگرم بەڕاستی باش نییە تۆ گردەکان دایە بەرفی شەک یە قسە نەکرد لەو کاتەوە تۆ پارێزگاری هەڵبژاردن کراوە تۆ یە قسەی نەکرد و دیفاعی لە گۆڕان نەکرد بە وشەیەک بەنایەوە تۆ پارێزگاریت هەستاوە لەم ڕۆژانە نامێکی ناردووە بۆ کۆنسوڵخانەی فینلەندا باش نییە وەلحاڵ ئەوانی جوای بێناوەتەوە لە نامەکە دیارەتێتی ئەمێ بچم بۆ فینلەندا کەی ڕێکەوتە ئێرە توانین بچی بۆ پارێزگای شار بینین کەچی دانیشتووەکەی بە هەڵڵا ئێمە دەعوەت کراوین لەلایەن پارێزگاری لەکوێ لە فینلەندا و چێ بەس ئەم عالەمە کاکە خۆی ئینگلیزیش نەزانێ ئەوە گۆگل هەیە ئینگلیزیەکە هێنێ و کۆپیەکات و پێتەڵێکە ئینگلیزیەکە چییە بۆ تەرجمانەکە بەڕاستی تۆ ئیبناکی کاک تۆ مەمە درۆ دەبەسەیەکەیت هەڤاڵ برایشیە بە ناوی شەماڵ ئەم شەماڵە مامۆسای سەناعا بۆ خۆشەویستن کردوێتی بە ڕایوێژکاری خۆی بەس بۆ سەفەر باشە ئەم وڵاتی لەگەڵاکە بە ناوی ئەوە کە گوایە تەرجمانی بۆ کات باشە دەسەکەی قوبا تاڵەبانی خۆش بێت چاکی پێڕابوات وتی ئەوە مەقەسەکە بۆ تۆ شارەزای قەتێ لە بڕینیت باشە وا سوچی کرد بە شەرەفم ئەو ڕۆژەی کە ئەو قوبا تاڵەبانیە ئەو قەسەیە دەستی هەڤاڵ وتی ئاتۆ بە قەشمەری وتی ئاتۆ بڕۆ تۆ قەتێ لە بڕی قەسەم بەخوا من بوومایە یەکسەر ئەچمەوە بۆ ماڵەوە ئەمەتی من پارێزگار نابم باش نییە سەری لوتی خۆم ڕەشەکە سوێن بەخوا بەس ئینسان کە حەیای نەبوو کە حرمەتی نەبوو ئیتر بەڕاستی هیچ شتێکی نابێ کاکە عەزیزان بە درێژایی ئەو ساڵانەی کە من قسەم کردووە هەمیشە شەڕم لەسەر مەسائل لەسەر چەمشی ئەخلاق کردووە لە واقعە ئینسان کە ئەخلاقی نەبوو ئیتر هیچ شتێکی تری نییە هیچ شتێکی تری نییە بەڕاستی ئەمانە لە پێناوی پارەیە لە پێناوی بەژنەی تایبەتە هیچ ئەخلاقێتێکیان نەماوە باش نییە هیچ ئەخلاقێتێک بەداخەوە بەڕاستی هەڵوێز جیاوازە ئێستا تۆ وەرە کاکە حەزەکات تۆ وەرە 100 ملیۆن دلار بە ئارام ئەحمەد بەڵام من لە هەڵوێزی خۆم پەشیمان نابمەوە بەڕاستی تەواو هەڵوێزی خۆم پەشیمان نابمەوە بەڕاست کاکەجان چکە تۆ ناتوانی فکر و شتی من وا لێ بکەیت باشە عەلی ژنبرایەتی کردیت بە مدیری مەکتەبەکەی باشە ئەو ڕێگای دەواازە سیتیە کە بە ڕسم بۆیان نردوو باشە لە بەرامبەردا کە بۆیان کردوێتەوە بۆ شەق جەعفەر ئەوانە یەک خانووی گەوریان وەرگرتووە لە چێشخانەیەکە کە ناوی دەفەرمووە بۆتە شەریکیان خۆشەویست باشە ئەو عەلی ژن برای هەڤاڵە کاتی خۆی تەڕەتوورێکی نەبوو ئێستا خەریکی نووسینگە و تکتی بڕینی تایارات و ئەڵەم بابەتانەیە باشە اینجا هەڤاڵ زۆر درۆزنە خۆشەویستە 12 حیمایە هەیە چوای نووسینگەکە 8 پاسەوانیشە کەچی ئەڵێ من پاسەوانم نییە درۆژەکە پاشە ئەخلاقیە چییە خەڵکی سلێمانی یەن لە هەلومەرجێکی سیاسیە لە هەڵبژاردنێکە دەنگ ئەدەن بە ئارام ئەحمەد بۆ 4 ساڵ کە 4 ساڵەکە تەواو بوو من خۆم ئەخلاقیەن ئەبێ بڕۆم ئیستیقالە بدەم لە ڕێی حکوومەت ناوەسم لە ڕێی حیزبەکەم ناوەسم لە ڕێی کەس ناوەسم ئەڵێم کاکە ئەم خەڵکە شەریفە دەنگیان بە من داوە بۆ 4 ساڵ تەواو کەچێم ئەو نە زۆڵە دانیش و ئەزانەیەکێتی هەر ئێوێ پاتی هەر ئێوێ یەکێتی و پاتی کیان دەسەکەی وەکو هەڤاڵە بوو بەکرد بۆ خۆی هەر دانیشتووە چکە یەکێتی و پاتی کێشەیە نییە یەک کادری یەکێتی یەک کادری پاتی نییە بەقەدەر هەڤاڵ ئەبوو بەکر باش بێ بۆ سیاسی کێتی و پاتی بەقی ئەو ماساوچوو لەبلەبانی بێت
باشە بۆی هەموو شتێک ئەخلاقە کە تۆ نیتە بڵێم چی ئەگەر هات باە بە پێی یاسا و دەنگی خەڵک بۆ 400 پارێزگاری بۆی خۆت وازە بێنێ بەڵام ئەخلاق کە سفر بوو هەواڵ گیانی تر ئینسان نازانێت چی بڕاستی ڕەنگە پێ ناخۆش بێ بڵێم قسانە ئەکەم بەڵام مە حەقیقەتە خۆ من ڕقم لە تۆ نییە بۆ من خراپە نەبووە بەڵام بۆ ئازادی خراپەتە بووە بۆ دیموکراسی خراپەتە بووە بۆ هەڵبژاردن خراپەتە بووە بۆ گۆڕان خراپەتە بووە بۆ دەنجی خەڵک بەڕاستی خراپەتە بووە باشە دانای قیتاریش برایشی خۆی کردو بە مدیر مەکتەبەکەی ئێستا بوون بە پارتی ئەوانەی ئێستا پارتین خۆشەویستە باشە ئەو مەسوول بازانێ عزیزانی من بەڵێ دەنگم نەخۆشم ناڵم مەسوول دانای قیتار ڕێگەی سپیلک خەلیفانیان کرد بە 2 ساید شاخیان بڕیوە عزیزانی ئارام ئەحمەد شاخ باشە هەولێر تا زاخۆ 2 سایدە خێرە ئەمەی کەلا سلێمانی تەواو نابێ کە جادنایە ناو جادەی مەرگ دانای قیتار بۆشی ئەوە تەواو نابێ ئێوە کەی هاتن ئەم شوێنە بکەن و یەکێتی ئەوانە نەیان هێز زەحمەت نەبێت کات تۆ بێموڕاڵی نەخەڵکی تر هەزار فەزیحەی ئەخلاقی و دزیت هەیە لەگەڵ کوڕەکانی نوێژوان سەفایە باشە تۆ ڕێک و پێک بووی بە کوڕەکەی حەملان چی پارە ئەدزی لەگەڵ چیا و نمنمە شەریکن بەیەکەوە ئەی خۆن بەڕاستی تا ئەمە ڕاستیەکەیت هەواڵ ئەبوو بەکریش پارێزگایی لە هیچ ناکە ئەڵێ وەڵام پارێزگارم تەنها کۆمەڵی حەتحەتۆکەیەکە بە خۆی وەکو ها لە کاتی خۆی لە پێنجوێن بێشکە هەبوو هی مناڵن کۆمەڵەشتیان پێوەکە مناڵەکان ئاوا ڕاشن بووی مناڵەکە مەژۆڵکە ڕێک ئەڵێ ئەو بێشکەیە کۆمەڵی حەتحەتۆکەی پێوەیە تا باشە ئادەی دانا وعد بوو بۆسکەی قیتار کواسکەی قیتارەکە هەر قیتارەکە بە پەیانی و بە درێژی باشە کوا زەحمەت نەبێت قەشمەر کوا 2 تونێل بۆ دەربەنی خان کە کاتی خۆی باسیە کرد کوا 2 سایتی نێوان پارێزگاکانت تەواو کردو قەشمەر بەس لەو دوو دێگەڵەوە ئیش بۆ پارتی و بنەماڵەی بازانیەکەی کوا جادەی سلێمانی کەلار هەتا 1 هەفتە هیچ کوا سلێمانی دووکان زەحمەت نەبێ پردی توەقوت کوا زەحمەت نەبێ ئەوە واز لە سەیەکەی سلێمانی ئەهێنم کە تایفیشان بۆ نەکردووە ئێمە بین لە سلێمانیەوە دەنگتان بدەینێ بتانکەین بە وەزیر و گزیر بڕۆن بۆ هەولێر ببن بە نۆکەری پارتی و بنەماڵەی بازانی وەکو ڕێبازی حەملان بڕۆن لە گیرفانی خۆتان پڕکەن بڕۆن خەڵکی فەسادی و بێئەخلاقی بن لە هەولێرە لەگەڵ پارتی و بنەماڵەی بازانی لە کۆنفرانسا پیان و تۆ خۆشەویستان تۆ دیارە وەزیری گۆڕانی بەناو بەڵام بووکەڵەی دەستی مەسوولیت بەمە شێت بوو چونکە جوانڕۆ محەممەد ناوەکەیە کە کەسێکی باشە لە کۆنفرانسەکە پێویت بوو توی تۆمان نەناردووە بۆ ئەوەی دوای مەسوول بکەی ببیتە ژێر دەستەی نردوومانی بۆی کە موچەی خەڵک چاکەی بەڵام تۆ خەریکی موچەکەی خۆتی باشە سوچی کردبوو بەڕاستی لە ئیدارەی سۆران ئەم وەزیرەکەی خۆش لە ئیدارەی سۆرانە پرۆژە کراوەتەوە با بۆ ئەیکاتەوە باشە ئەم بۆی نەبوو بیکاتەوە کە وەزیرە لە دوای با بۆ ئەوە ڕاستەوەکو مشکی کوێر باشە دایمەڵی بۆ قۆمایە سیریەتی باشە بۆشی نەبوو هەر بڕا بۆ ناوەیشە لە دواییە وەکو کردێک شێ بنەماڵەی بازانیەکەوێت باشە ئینسانی مرد ژیان بە کلکەلەکەی بڕێ ناکە بەڕاستی بەڵام ئێوە مرد نین باشە تۆ ئەمەیت سەیریکە بەم تەنەکە چڵکەوە هاتی بۆ لای گۆڕان کوا چڵکن ئێمە تۆمان کرد بە وەزیر و گزیر سەری خۆتی کردووە سەریکەن خۆشەویستان ئەی بینن تخوا بە جوانی سەریکەن ئەوە هاتی بۆ لای گۆڕان باشە ئێسەیش شاکەت و پانتۆل لە بەرەکەیت هیچ شازی گرانبەها تۆ وەزیری ئاوەدانکردنەوە نیت وەزیری ژیرفان ئاوەدانکردنی بەڕاستی باش نییە تەنها نرخی عەترەکە چڵکن ئەها تەنەکەی چڵکن لێرا پێوەیە قەسەم بەخوا بخەنە دووکان چڵکەکە لێ ناوێت هەر بخەنە دووکان دانا بخەنە ئەو ئاوی دووکانە ماسیتیان نایڵێت هەموو یەکوژێ چەند چڵک پێوەیە سێری ئەو شەڵال لە پێتان نە شەڕواڵە نە پانتۆڵە ئەڵێ هینی ئەفغانیەکانە ڕسووە باشە بەڵام گۆڕان هاتن بە دەنگی 500,000 کەس خەڵک هاتووی کرد بە وەزیر باشە هەی زبڵ هەی لە زبڵتر کەسی ئێسا عەترەکەی ڕسمەکان بۆ نادبینی عەترەکەی خۆشەویستان $100 بە عەتر ئای لە دانا چڵکە تۆ $100 بە عەتر دانا چڵکن
ورقة بس ماني بازار ها الرسوة هاي وزني داز برو شلكن وخوف روش لا اوتيلا ما وتولى برشلونة اسبانيا اخر تخواتو كلي افغاني مدو مري بس خاود يكون نقصانا شو بو برشلونة يكشو بشصو بنجا لا اوتيلا خوتو دشو لوب ميليتو يك دفتر دولاركات تو شرفو دموچاويتو دانا قطار بوجدان دانا كذا او دموچاويتو يك تاك جسمه هنا او كاكاتي خوي لكردستان بانغوش لبيانا كبانيان قسكيا وبانيان امالي بفرو على بابتانا ها تو هني مصروفي مانغاني اوتومبيلكاني ام جنابي وسيله شلكنا هي اودان كدوا ببي بلغ بردستكان كلا بردسي منها بسدو مليون دينار خوش ويستان ورا خوا امان لنا وبرو رسوايان كا باري قاوا باري تشاي نوسينغاكي 8 مليون دينار بو باشا كاكا كورانا كان دنيان بي ايوا ابكن كومالا بيجي سيبري هي عزيزاني من هم حد لماني بينجا شوار $1000 صرف كدوا بيجاكاني باشا كاكا ويدانا تو خول بياوي نخوا بياو تو ربازي حملانشي تري خوفروش ورسواي بباتي وبنمالي بازاني خلش سليماني ابي تو بقن بدل بشق هو بو من باش روجي بيمو او كدوسانا باجنيه قسم بخوا ازاني شونا ايتن ابي طول لديو كمو براسي هو باش بيزاني او تا شنو كواكو رباسي حملان واي امر الجمليه رباسي حملان شانازي بيوكات انا مش شانازيه كم بكاك دانا بوسيلانوا باشا او تعريف يكات رباسي حملان على هلويسي نشيماني هي ودسي خوشي لي اكاتو بو هنغاري جريانو انا باو جريانيه او بشرفانيه براسي من بيم قران دنگ باتي دشي باتو بنمالي بازاني فوي بيابكم بنمالي بازاني خاينه وامي واوي كدويش تشمو هنا ببياويان باشا دانا تشلكا اما بو بهلويست ها اما بو بجراءات يا بجراءات ايوا بتاخو حفتي او وسعك ما بو يقصو شبنا كدو بلان بايوا عليمو ام حفتي حموده سخت بمشوك باشا بلادي تليفوني بو كدو يكتي بلادي خوشيز عزيزه على كاغا محمد يا اخوتا بسيكي مان تشاغ نبي تو بوي باس يكتي نك يتم بخوا اواج بخوا كي هل باس تانا كم بيسبو ناغا خو ازيد بيت بلقى بقن كاكا خو مره خني وشتو نابي هل خو سكيتو كسنا كاكا نابي انجا قرباني ايو امش بس بدانا شلك خوشيز انجا بابري واش تكيت كراكي دانا احمد مجي خوشيز سيري ام اخلاقي او جماعتي تشينو شو مصفاك خوشيز كومالي خلق لجاتي دانايا كراكي دانا كومالي جوينيا بلا بيان كدوتو ها كاكا كراكي دانا واجوين دو انا بابتان جا سيري كان خوش بيسا او كسيك كراكي دانا جويني بياو امين مسيو بوي ها او نامكيتي خوش بيسا وشون كم كبيشان دنجي علي او ريخرنيا بالكو ريك كرا باشنيا ام هاتيوا ككوري دانا جوني بياوا اوي بدانا احمد مجيوتو من رسم بوكا دانا احمد مجي هي من تكسكي او تيو اخوان مو باشا علي اور خيرنيه بالكو ريك كرا باشا تو باوشي علي ايش صقلي بياوا اني ايش بلا مالي باوكي ادا دايك ادا خشك ادا هم كسكي ادا مصل حيدر السوق باسي حيدر مهربو مكاكا او بوشه او بقيمتها او لا هاندر جمال رفعت لكباب خانكا داني شو هنا يدرى وكاتي خوي كاغارم جان شوني بقربان جا ليجنة توراوية بيكم بقرباني قول ليجنيكي توراو كاغارم جان تو بشكم يارمتيم بديت لم هالبجاد نيا لقوران درتم خومت ما او بغايا بخوا وبنماري بازانية والي اكم نزل باشا كاكا دلويش اكتشوبو مصر حيدر ريك شوبو ببياي بنماري بازاني باشا أنا من مستشاري مسؤول بازانين أختار مسؤول بازانين قبل كلاي توبي يوم دومني بس أنا دوس عايشة نبي يدروكا لاشة أنا ولا بوش برنج بويا يكشي لبيعوا كانت شيا قدس لقام نمنما نعمل نادو بو كراكي دانا أحمد مجي أقصى قوري بيوتوا أيش باوشيتي هالساوة كومال جونياوتي أما نجنين بلا كاك أم كروايوتو بويا كابلا دهري بو هم جوني بيعوا لاشة كوريتيو دفاع دباوشي يكا هم جوني بيعوا
لە دوایشە باوکی بانگی کردووە هەزار قسەی پێ و تۆ عیلاقەی نییە هەزار جوێن بە من بن تۆ بۆ نییە تەداخڵکەی بۆ نییە جوێن بێش کەسێک بریت باشە بەڵام کابرا دیفاعی لە باشی کردووە خۆ هەموو کەسێ ئارامەحمەد نییە کاکە لە پەیجەکانی چیا و نما ڕسواوە 7 ساڵی ڕێکە باوکمیان کرد بە جاش برامیان کرد بە دس خۆمیان کرد بە بێئەخلاق پەلاماری دایکم پەلاماری خوشکم پەلاماری هەموو شتێکیاندام بەڵام من جواب نەدانەوە بەڕاستی من بەس لە ڕەگەوە دەرمێنە لە ئەموو وەرنە خوارەوە 7 ساڵ بە لە ئێسەیە نەخوارەوە لە گردە دزراوەکەی نۆشان سەفاوەکە دزی باش ئێسەیە نەخوارەوە بەجێ ئارامەحمەدکەن چونکە من 7 ساڵە هاوارەکەم وەرنە خوارەوە ئەو گردە باخە باخکاکە ئەو وەکو سیتە گوایە باخەکەی نۆشوام سەفایە داینن با کۆمەڵە لاتولوت و خێڕی توێڕی ئیطلاعاتی ئێران و ئەوانە بۆ خەن دابنیشن خەریکی مەشروب خواردن و خان جونجون بن تایە بەڕاستی باشە خۆم کەس ئارامەحمەد نییە ئەو هەموو جێنتا بە دایک و خوشکی منە بە بنەماڵی مندا بەڵام من جواب نەدانەوە ئەزانی جیاوازی ئێوە کوڕەکەی دانای ئەحمەدی چییە؟ جیاوازیەکەتان ئەوەیە کە کوڕی دانای ئەحمەدی لە بەڕێی بێحمەتەن بە باوکی کردووە جوێنی پێداون بە ناوی خۆی بە دەنگی خۆی بە وێنەی خۆی جوێنی پێداون ئەڵێ ئامادەم بچمە دادگا بچمە زیندانیش چونکە بۆ لە بەروی پیاوە من ئەو کەسێک کە بە دەمی خۆی بە ئاشکرا جوێن بە هەر کەسێکی بدا هەر بە پیاوێزانم نەک وەکو ئێوەی دەوری چیا و نمنم لە پەیجەک بێدایک و باوکو زۆڵەکانتانەوە هەرچی جوێن هەیە بە ئارامەحمەدتاندا یەک پیاوتانتیانە بوو 7 ساڵە خۆی دەرخات باشە کە بە ناوی خۆیەوە جوێن بە دایک خوشکی من بدا باشە تێتان نەبوو بەڕاستی بەڵام لەژێر ناوی خوازیارە بە پێیجی زۆڵ و بێدایک و باوکەوە بە ناوی ئەملا و ئەولاوە جوێنتان بە ئارامەحمەددا ئەگینا ئێوە ئەوەی کە کوڕی دانای ئەحمەدی بە ئێوەی وتووە ئێوە 2 ملیۆن زیاتر بە ئارامەحمەد هەوتووە 2 ملیۆن زیاتر بە دایک و خوشک و کەس و کار و بنەماڵی من تەنتووە بەڵام ئێ بە قسەمان نەکرد من بە هەموو خوشکەکانم بە هەموو خوشکەزا بە هەموو برا بە هەموو برازا بە هەموو کەسەکانم وتوومە هیچ کەسێ بە یەک گوشە دیفاع لە من نەکا بەڕاستی دیفاع لە ئارامەحمەد نەکە برایەتی و برایەتی ئەوانە ناخوا حەقتان بەسەر گژێنی خۆتان کاکە چونکە ئەم ڕێگەی من خۆم هەڵبژاردووە خۆشم باجەکەیەتە تەواو من کەسی نزیکم هەیە ئێستا نازانێ پارێزگاچی لە سێمانێت سیاست ناکەن بەڕاستی تەواو لەبەرەوە ئەمەیە ئەو کەسەی کە بە ئاشکرا چیا و نما لە پەیجەکانەوە ئەو هەمووجێتە بە حاجی عەلی باوکی منە باوکی من گردی دزی بوو وەکو باوکی تۆ باوکی من جاش و خائین بوو خۆم پێنجە باوکی من لە ناسی حاجی عەلی پێنجێنی بەڵام من تاقەت نەبوو جاوتان بەمەوە بەڵام کوڕی دانا یەک بە ناوی خۆی بە ڕەسمی خۆی جەریئانە تۆڵی جوێنەکەی لێکاتەوە تۆ بۆ جوێن بە باوکی ئەوە دیت بۆ جوێنی پێدی وەڵا هەچم شکاتەکەم و کوڕی دانا جوێنی پێوام چاوت دەرێ جوێن بە باوکی مەیە کاک بۆ جوێنی پێیت من پەیجێک هەیە 2 کەس بەڕێوەی با لە بەریتانیا تا ئێستا نایەناسم یەکیشیان ئەناسم قەسەم بەخوا بە گۆڕی ئەو حاجی عەلیە لەبەر ئەو سوگە لە باوکمیان کردو بۆ برایمیان کردو بە حیاتی لیان خۆش نابم باشە کاکە دەباسی عەتاسەرایی مەکە کاکە من ئەو شەڕواڵەیم بیرەکەیتەوە کاکە من لە عەتا تووڕەم کاتان لێکم ئێوەش فزولی بە قورئان ئەگینا معقولە من لەو بەڵگەرمی قسەکەم تۆ باسی عەتاسەراییم بۆ کرد کاکە کولە ڕسمێکی دان لەگە قوبات لەگە پاڤڵ تاڵەبانیا ڕسمێکی دانەوە بەیەکەوە باش نییە کاکە پاڤڵ تۆی ناوێ هاوار کاکە ناوی پاڤڵ برای من بە قورئان بچی بۆ لای یەک مایگا بەسەرتا تۆی ناوێ کاکە کۆن تو گەرمانجی کاکە عەتایجی وەرەوە بەخوا حیفێ دەنگەکەم ئاوا خراپە جا عەزیزان ئەمە نەخۆشم و ئەمە دەنگم ئاوا گیراوە ئەمە وەزعەکەمە ئاوا قسە ئەکەم چاوەرە ئەمە تەندروست بوو ساک بوو ئەم هەڵامەت و سنگیە شەوشتم لە کۆڵ بێتەوە ئەبێ چی بکەم ئەی هاوار هەمووتان دوعام بۆکەن عەزیزانی ئارامەحمەد بۆیە ئەو پیاوە ئێستا من کوڕی دایکی خۆم نیم کوڕی باوکی خۆم نیم ئەگەر بە ناوێکی خوازیارەوە یەک قسە بکەم پیاو خۆم بە پیاو نازانم بەڕاستی هەر خۆم بە پیاو نازانم ئەبێ بە ناوی خۆم و ڕسمی خۆم و وەکو ئارامەحمەد قسە بکەم باجەکەشی چێ بێ ئەیدەم کاکە کەچی پیاوەکانی دەوری نماچڵکن و نمنم دەموچای خۆیان ئەشارنەوە باشە 7 ساڵە بە ناوی فەلەوە بە ناوی پەیجەوە گوێن بە دایک و خوشی ئارامەحمەد یەک کەسیان ئەو پیاو نەبوو بڵێ ئارامەحمەد گوێن بە تۆ کاکە من لە ساحەبی فڵانە پەیجم گوێنی پێم بە هەوەس ئەگەر ئەوم پێ بڵێ من ڕێز یەگرم بەڕاستی احترامی گوێنەکەش یەگرم ئەگەر ئەوم پێ بڵێ ئەوە پیاو بێ ئەوە ئازادێ بەڕاستی ئەیچ لەچەند پێیژی بێخاوەن بەکارهێن بۆ گوێندان سوکایەتی کەی پیاون کاکە لێرەی شەوە چەند جار بە هەموو خەڵکم وتووە عەزیزانی ئارامەحمەد هەر ئەکاونتێ هەر پەیجێ فەیک بوو خاوەنی نەبوو نابێ ئەبێ قسەکانی بخنە ژێر قۆنەرەکانتانەوە هەواڵەکانی زانیاریەکان بخنە ژێر پێڵاوەکانتانەوە چونکە ئەگەر کابرا ڕاستکە ئەگەر پیاو بێ ئەگەر مەرد بێ بە ناوی خۆیەوە یەت پەیجەکاتەوە قساکە
بۆ ئەوەی زانیاریەکانی معتەبەر بێ. ئێستا من ئەچمە ناو ماڵپەڕی شارەوە کوردستان پۆستەوە فلانەوە بۆ نمونە ئەگەر هەواڵ لێلا بێت ئەچم ئیشی لەسەرەکەم با بڵێن چونکە بۆ لەبەری خاوەنی هەیە، بەڵام کۆمەڵێ زۆڵک و بێخاوەن و بێ ئەدەب و بێ حورمەت لەژێر پەیجەکە جوێنەدەن نە هەواڵیان نەزە نەخۆیان قیمەتیان نییە. ئەبێ ئێوە یەکسەر بیر لەوەکەن بەشم کابرایە ئەم پەیجەکەن ئەم ناوی لە خۆی ناوە پەیجی چیا و نمنم و ئالە بابەتانەیە باشە ئەگەر ئازان بۆ خۆیان دەرناخن ئەگەر ڕازگۆن بۆ خۆیان دەرناخن یان سێری کە عەزیزان ئەوەی شاسوایشم بۆ باسەکەم ئەو شاسوارە ماڵتان ئاوا بێ ئەچێ ڤیدیۆی خۆی دانێت سیرەکەم 500 کەس نووسیوێتی سەرۆک شاسوار سەرۆک ئەو تاقیکەنەوە خۆشەویستان چووەتە 100 دانێ لەو ئەکاونتانە هەمووی فیک هیچی ئەسڵ نییە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووی فیک هەمووی دروست کراوە بەڕاست باشە کاکە والله مناكم بس فراسنگاوی و نییە یادگاریەکم بەگە فراسنگاویە هەیە ئەویش باسی ناکەم با ڕۆژگارە خۆی باسی کاکەی ناکایت ئەویش ڕێی خۆی ئەڵێت و ئەوە بەڵام دیفاع لە یەکێتیکردنەکەی ئەوە خراپە بەڕاستی فراسنگاوی عیبە بەڵام قەی ناکەم من لێ دەبورم مشکلە نییە کاگەڵام دڵ و دەرونی گەورەیە بە قوربانم ئەرەوە بیرم کەوتەوە ئەرێ کاکە پاڤڵ جەلال تاڵەبانی کاکە قوبات تاڵەبانی سەیری ئەمەکەن کاکە ئێوارەی تەمەنە و وەکوات خۆ یەک دەقە بۆسم بۆ برای خۆتان إذا كاك دو بخذ شيء تبي هواري خو كاك والله أما وزعني بقول أنا خو أسأل بدس ما بيتو والله وبالله أما جترو رسالي كان خوش ويسان لما شيء كاتمي بيه لناو سيارك يا جتروري يشتيه جوان بيبين بوي توزع قصير يسال كين صاحب النبي هو جتروري يشتيه من اللي يرو كل شيء خادرين شيء هذا بريطانيا وما صار كما رابح لبريطانيا شو بس يعني يخسر شوي يخوي اللي جامرة شو بابا إنا قال لندن ولا لا سليماني زور هالترانوري لندن كل لندن شقاوة بيانا بأخواك بأخوا على لندن أوروبا شقاوة دروزنا بكاك كي بيانا كل كقتين كليرا كل سنة كاكش عزيزان دوالة بافل طالباني لقبة طالبانيك أجر خوتن أجداري أم موضوع عنانين كلا أسايش السيمانية لفرماندية لدجترورة شيء أكيد بلان بإنسان أواش شويك دوشو لناكاوا برونس ناو آسايشوا زندانا كان بقرن برنا أم لا أولاد جتلور فلان بزانشي لإنسان كده لو آسايشانيا باشا سلام أزانم خوش ويسان بمادي موبايل جيراوا باشا بمادي موبايل لآسايشا جيراوا داخل ناو حوزك وكهرباء دين إبو كاكا بوشي وايديك أيها بوشي وايديك خلشي أو منطقي حتى وقيوة إسا كاكش أويكا أسايش استيماني دجتروري يشيتي كوماندو بس بخلشي أكن كزندان أكري قسم بخوا ساوشي إلى نايكا إطلاعاتي إلى نايكات باشا والله ما كان أكري كذبتي كأكري إتنية بدناوتين زنداني أكري كأوي أروا بدقمن إنا ندرو أجن أواكم كاك عيب بريمن بوشي وأكن دو خلق كاك چه آسایش چه کۆماندۆ چه دژەتیرۆر شەوانە درەنگان ئەچن ئەخۆن وەکو ئەم کوڕەکە چۆن کەم کاتیمەی پێ باشە اینجا دەستکێشەکەنە دەستیان عەزیزانی ئارام ئەحمەد دەموچیان بەتەواتی ئاوادا ئاپۆشن بەچاویان بەدەرەوەیە اینجا هەر بۆ ڕابواردن و خۆشی زیندانەکان بە دەردێک ئەبەن ئەمەنەی ئازار و ئەشکەنجە ئەدەن نمونەی هەر نییە بەڕاستی ئەوەی کە ئەمانەیەکەن کاکە بۆ خاتی خوا کاکە ئەی هاوار کابرا ئەلای ئێوە ئەگیرێ بە پێی یاسا ڕەفتاری لەگەڵاکەن کۆمەڵێ لە هەرە شەقاوەکان ئەم کارە ئەکەن کە دەستیان کراوەتەوە بەڕاستی ئەگەر خۆتان ئاگاتان لەمانە نییە تکایە باشە بڕۆن خۆتان تاقیب بکەن بزان لە زیندانی ئاسایشی سلێمانیە کە ناوی ئەم نەسەڵزەکەی ئێستا لە دژەترۆرە لە کۆماندۆ بزان چێکن لە خەڵکی قوڵ بەسەودامە باش نییە والله خۆشەویستان تعدا ئەکەن تعدا بە قورئان کابرا زیندانی بووە دەستیان کردو بە قنیە کاکە داوای لێبوو نەک بۆ قسەیەکەم زیندانی دەستیان کردو بە قنیە کاکە تۆ تعدای ئابڕۆکەی لە خەڵک کاکە گریمان خەتای کردبوو گریمان هەڵی کردووە گریمان تاوانی کردووە بە پێی یاسا مامەڵێ لەگەڵاکە کاکە تۆ بۆ کۆمەڵی خێر لێکو ئەمانە ئەنێری بچن تعدا لەو ئینسانە بکەن کاکەش باشە زەلام ئەناسم خۆشەویستان زەکەریان بۆ دەرهێناوە لەناو زیندانەکەیە کاکە چۆن شوێ بێ کاکە ئێوە پیاون بەڕاستی کاکە ئێوە پیاون
والله خۆشەویستان هەر کەسێ یەک مانگ ڕێکەوتە ئەو دژە ترۆر و کۆماندۆ ئاسایشە قەسەم بەخواکەی دەرەوە بووە بە نیو ئینسان بە سەقەتی دەرەوە ئەو نە ئازاری ئەدەن ئەو نەس ئەو نەهین یەکن ئەو نە بێحرمەتی پەت بتێنی پێکن ئەو ڤیدۆکەشم پیشاندان کەەوە چۆن پاشان عەزیزان بە پێی مادەی 4 هێنی ئیرهاب باش نییە هەر کەسێ لە هەر پلۆ پۆسێکا بێ باش نییە نابێ دەمانچەی کاتمی پێبێت باشە تۆ بۆ ئەم دەمانچەی کاتمە لە ئەم سای دەرهێنی پیشانی خەڵکی ئەدەیت بۆ ئاکاشی من ئەمە زۆر خراپە بەڕاستی من بۆیە بە پاڤڵ و بە قوبات ئەڵێم چونکە بۆ لەبەرەوەی با نەڵێن وەڵا کاکە ئاگامان لێ نییە ئاگاتان لێ نییە قەیچێکە هەڵەسم دوای هەڵبژاردنەکە شەوێ هەر لە خۆی پیاکەم ئەچم بۆ ئاسای سلێمانی زیندانەکان دەنکە تاگەی لێکراوە چیە جێگە لێنە قساکەم چیتان بەرەبەر کراوە چی نەکراوە ئەچم بۆ دژە ترۆر ئەچم بۆ فڵان و ئەلەم بابەتانە ئەچم پرسیارەکەم بەداچوونەکەم بۆ مۆزوعەکان بزیان چیە بەردەو خەڵکە کراوە ئەگەر خۆشان ئاگادارن بەخوا هەچی شتەیە ئەوە قەیمی ئەڵێن ئەڵێ هەموو شتێ لە تەنکیە ئەدڕێ زوڵم و زۆر نەبێت لە قەوێتیە ئەچڕێ ئەو بە باش بیزان حتا زوڵم و زۆرەکە زۆرتر بێ هەتا ئاوا قەوی بێ اینجا ئەچڕێت باشە بەس ئەوی تر وەکو بەڕۆمەڕە لە تەنکیەوە دڕێت بۆیە من ئیتر قسە ناکەم خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوەش بەزمی هەڤاڵ ئەبوو بەکر بەزمی دانای قیتار و لەگەڵ ئەوەشمان کرد من قسەیەکی ترم نییە تا بیکەم بەڵام دیسان ئاگادارتانەکەمەوە کە تاوەکو ئەم هەڵبژاردنێ شەوانە من لە خزمەتی ئێوە بم هەر بە هەمان نەفەس لەسەر هەموو ئەو گروپانە قساکەم باشە بۆ ڕێی خۆم ئەڵێم بۆ چوونی خۆم ئەڵێم ڕاستی هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایە بگەێنم ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەتە خوا پێغەمبەر لە بەڵاڵ لاتان بدا سەلامەت بن خواتان لەگەڵ عەزیزانی ئارام ئەحمەد حرمەت و خۆشەویستی بۆ ئێوە بخێر هەمووشتان دوعام بۆکەن کاگە ئارام ئەحمەد زوو چاک بێتەوە خۆشەویستان تخوا گوناحی قڕگەی من ئاوای دەبێت بەخوا حەیفە کاک مەسعود شوێراییدایە ئاوا کاگە ئارام ئەحمەد نەخۆش بەخوا حەیفێ ئێخوایە گیان تۆ ئەو دەرد و بەڵایی ئارام ئەحمەد بۆ نابێ بۆ کاک مەسعود بارزانی بۆ نایبێ بۆ کاک نەچیرەوان بارزانی بۆ نایبێ بۆ مەسعود بارزانی کاک ئێ بۆ کورێک مناڵە فەقیرێکی بۆ ئارام ئەحمەد تووشی هەڵامەت و تووشی ئەمبەز بۆ ڕزمارێ دەی بە هەر حاڵ یەڵڵا بۆ چییە کاک بۆ چییە بە قوربانت بۆ چییە خواتان لەگەڵ خۆشەویستان